چامەکەی نالی بۆ سالم. قوربانی تۆزی ڕێگەتم مەیبادی خۆش مرور، ئەی پەیکی شارەزا بە هەموو شاری شارە زور. ئەی لوتفەکەت خەفی و هەوا خواه و هەمدەمە، وەی سروەکەت بەشارەتی سەرگۆشەی حوزور. ئەی هەم میزاجی تەڕ و گەرمی عاشقان، تۆ فانی دیدە و شەرەری قەلبی وەک تەنور. گاهێ دەبی بە ڕۆح و دەکەی باوشێنی دڵ، گاهێ دەبی بەدەم دەدەمێنی دەمی خرور. مەحووی قەبوڵی خاتری عەتر شەمیمتە، گەردی شیمال و جێژی جەنوب و کزەی دەبور. سوتار ڕەواقی خانەی سەبرم، دڵ و دەروون نەیماوە غەیری گۆشەی زکرێکیا سەبور. هەم هەم عنانی ئاهم و هەم ڕیکابی عشق، ڕەحمێ بە ماهوەشکە بکە هەستە بێ قوسور. وەک ئاهەکەم دەوان بە هەتا خاچی کۆی یار، وەک ئەشکەکەم ڕەوان بە هەتا ئاوی شیوە سوور. بەو ئاوە خۆت بشۆ لە کودوراتی سەرزەمین، شاد بن بە وەسلی یەکدی کە تۆی تاهیر ئەو تەهور. ئەم جا مەوەستە تا دەگەیە عەینی سەرچنار، ئاوێکە پڕ لە نار و چنار و گوڵ و چنوور. چەشمێکە میسلی خۆر کە لە سەد جێ بە ڕۆشنی فەورانی، نووری سافە لەسەر بەردی وەک بلور. یا عەکسی ئاسمانە لە ئاوێنەدا کەوە، ئەستێرەکانی ڕابکشێن وەک شەهابی نور. یا چەشمە ساری خاتری پڕ فەیزی عارفە، یەنبوعی نورەدا بڕژێنێ لە کێوی توور. دەموت دوو چاوی خۆمە گەر بەکرە جۆی عشق، نەبوایە تیژ و بێسەمەر و گەرم و سوێر و سوور. داخڵ نەبی بە عنبەری سارای خاک و خۆڵ، داخڵ نەبی بە عنبەری سارای خاک و خۆڵ، هەتا نەکەی بە خاچی سولەیمانیا عوبور. یعنی ڕیازی ڕەوزەکە تێیدا بە چەند دەمێ، موشکین دەبی بە کاکۆڵی غیلمان و زوڵفی حور. خاچی میزاجی عنبەر و داری ڕەواجی عود، بەردی خەراجی گەوهەر و جۆباری عەینی نور. شامی هەموو نەهار و فسوڵی هەموو بەهار، تۆزی هەموو عەبیر و بوخاری هەموو بخور. شارێکە عەدل و گەرمە لە جێگێکە خۆش و نەرم، بۆ دەفعی چاوەزارە دەڵێن شاری شارە زور. ئەهلێکی وای هەیە کە هەموو ئەهلی دانشن، هەم نازمی عقودن و هەم نازری ئومور. سەیرێ بکە لە بەرد و لە داری مەحەلەکان، دەورێ بدە بە پرسش و تەفتیش و خوار و ژوور. داخۆ دەرونی شەق نەبووە پردی سەر شەقام، پیر و فتادەتەن نەبووە داری پیرمەسوور.
ئێستەش بە بەرگوبارە عەلەمداری شێخ عەباس یا بێنەوە و بەرگە گەڕاوە بە شەخسی عور. ئایا بە جەمع و دایرێ دەوری کانی با یاخۆ بووە بە تەفریقەی شۆڕش و نشور؟ سەیوان نەزیری گونبەدی کەیوانە سەبز و ساف یاخۆ بووە بە دایرەی ئەنجومی قوبور؟ ئێستەش مەکانی ئاسکەیە کانی ئاسکان یاخۆ بووە بە مەلعەبەی گورگ و لورە لور؟ ئێستەش سروشتی عیشقی هەیە شیوی ئاودار یاخۆ بووە بە سۆفی وشتی لە حەق بە دوور؟ داخۆ دەرونی سافە گوڕەی ماوەتان جەرۆ یاخۆ ئەسیری خاکە بە لێڵی دەکا عوبور؟ سەیرێکی خۆش لە چیمەنی ناو خانەقا بکە ئایا ڕەبیعی ئاهووە یا چایری ستور؟ سەبزە لە دەوری گوڵ تەڕە وەک خەتی ڕوویار یا پوشی وشک و زورە وەکو ڕیشی کاکە سوور؟ قەلبی منەوەرە لە حەبیبانی نازەنین یا وەک سەقەر پڕە لە ڕەقیبانی لەندەهور؟ دەستبەندیانە دێن و دەچن سەر و نارەوەن یا حەڵقەیانە سۆفی ملخوار و مەندەبور؟ مەیلێ بکە لە سەبزە درەختانی مەدرەسە ئەوراقیان مقەدیمەی شینە یانە سوور؟ حەوزی پڕی کەنایبی دیدەی منە لەوێ لێڵاوی دانەهاتووە وەک سەیلی شیوە سوور؟ ئێستەش کەناری حەوشەکە جێی باز و کەوشەکە یاری تیایە یا بووەتە مەعرەزی نوفور؟ چاوێ بخە لە سەبزە و سێرابی دایرە جێجیلوەگاهی چاوەکەمە نەرمە یانە زور؟ تخوا فەزایی دەشتی فەقێکانە مێستەکەش مەحشەر میسالە یا بووەتە چۆڵی سەلم و توور؟ واسیل بکە عەبیری سەلامم بە حوجرەکەم چی ماوە چی نەماوە لە هەیوان و تاق و ژوور؟ ئەو غاریارە ئێستە پڕەغیارە یانە خۆ هەر غاری یارە یا بووەتە غاری مار و مور؟ زارم وەکو هیلال و نەحیفم وەکو خەیاڵ ئایا دەکەومە زار و بەدڵدا دەکەم ختور؟ لەم شەرحی دەردی غوربەتە لەم سۆزی هیجرەتە دڵ ڕەنگە بێ بە ئاو بە چاوا بکا عوبور؟ ئایا مەقامی ڕوخسەتە لەم بەینە بێمەوە یا مەسلەحەت تەوەقوفە تا یەومی نەفخی سوور؟ حاڵی بکە بە خوفیە کە ئەی یاری سەنگدڵ نالی لە شەوقی تۆیە دەنێرێ سەلامی دوور؟ نالی لە شەوقی تۆیە دەنێرێ سەلامی دوور؟